من ماوەی 3 ساڵە خەریکی ئیشی سەرتاشین ئیشی دەلاکیم و هەستێکی جیاوازم هەبوو بۆ ئیبراهیم تەتڵەس و گوێگری و هەوادارێکی سەرسەختی ئیبراهیم تەتڵەس بووم، عاشقی سەعودی بووم و زۆر حەزم لە دەنگی بوو، بۆیە دوکانەکە ژمەر بە ناوی ئەوەدانا لە خۆشەویستیم بوو بۆ ئیبراهیم تەتڵەس. بەڵام کاتێکە بینیم ئەو پشتگیری سوپای تورکیاکە لە بەرامبەر ئەو زوڵمستەمەی کە بەرامبەر کوردانی ڕۆژاوا ئاکرێ، هەستم بە دڵگرانی کرد و هەستم بە پرسیارەتی کرد کە ئەبێ هەستم من ئەم ناوە بگۆڕم وەک ئەستێکی نیشتیمانی، چیتر پێویست ناکە من گوێگر و هەواداری کەسێک بم کە دوژمنایەتی لەگەڵ ئێمە هەیە و پشت لە هەواداران و خۆشەویستانی خۆیەکات بەوەی نەتەوایەتی و خۆشەویستی بۆ وڵاتەکەی خۆی. ئەو چی و ئێمە چین؟ بێگومان ئەمە هەستێکی نیشتمانی و خۆشەویستی بۆ شارەکانی کوردستان بە هەر چوار پارچەی کوردستانەوە، هەر هەمووی بۆ ئێمە یەکێکە. وەڵی هیوادارم هەموو دوکاندارەکانیان هەموو خەڵکی ئەم وڵاتە یعنی چیتر پێویست ناکە کاڵای تورکی و کاڵای دەرەوە بەکاربێنن، یعنی ئەگەر پیان نەکرێت بەلایانی کەمەوە هیچ نەبێت ئەو کاڵایانە کە جێگرەوەیانەیە ئەو کاڵایانە بەکاربێنن لەبەر ئەوەی کاڵانەی هیچ شوێنگرەوەیەکیان نی. دەستخۆشی لێ یەکەم و ئیشێکی چاکی کردووە و ئیشێکی زۆر چاکی کردووە، هەڵساوە بۆ و لۆگۆیە لای بردووە و کردوێتی بە کۆبانێ و ئیشێکی زۆر چاکی کردووە و دەستخۆشی لێ یەکەم من بایکۆتی کردووە و ئەو شتانەی کردووە. وەڵی من داوا لە هەموو کوردێکی بە شەرەفەکەم بایکۆتی کاڵای تورکی بکەن، هەموو شتێک بکەن، چونکە کورد نەهامەتی زۆری بەسەر هاتووە. وەڵی من وەکو خۆم دوکانم هەیە و بایکۆتی هەموو جۆرە ئیشێکم کردوینی عەشیا و مەشیای تورکی و جلوبەرگ و ئەم شتانە خۆم فیتەرم وەکووانە بڕێشتی تورکی هەیە بۆ هەنێ سیارە و هەنێ تراکتۆر هەمووی ئەوانە نابەسم ئێستا هەمووی بایکۆتمان کردو لەوانە.